ئێمە بۆ لای خەزانی بۆ خەفەتە خۆین مردن حەقا بەس بە نامرۆڤانە نەحەقا وانە وڵاوافرەتە دەوێت ئێمەی نەبووە دەوێت پیاوەکانمان چەک کرا چەکەکەمان ڕۆی پیاومان ڕۆی حیای خۆمان دنیا هەرمەگری بەس خوا نامکوش هەشتا و قسوش ساڵ دایکەکەی دایک بەخوا فرەتێکات جمعە بوو وەکیینم کرد وتم دایک چیەواتی پارەوەچ وتی بابە من فەقیر نییە وتمە تو چیت وتی ئەنفال وەچ وتی ئەنفالی وامزانی عەرز وتمیدا وتم سەدێنمە ئەمە دزراوە چییە براوە وتم کێ لەگەڵتە وتی زابتە وتم زابتەکەکە وتی وا لەو پەنایە ئیترا لێرە چشمەک و پارە و ماڕ و خێرخوازیش ئەو غۆرفەیانە پڕ کرد لە چشمەک و لە خواردن بەخوا زەلامەمی زندا بۆ عیزام گرت بەرێ چۆنی باشی من لێرە سزن بووم 9 ساڵ بووم لەکوێ لەوێ ژنێکمان لەبەر خۆرەکە بەسرا بووە میم سەبری ناشتیانەوە لەکوێ ناشتان ئاگیایی دەرچوو ژنەکە بە تەینا جاڤوو میم سەبری ئەوە لە ئەوتی سیلەتی نەخۆشە ئەو شکەوە ببوو لەمان ئانەیانی شۆردەوە لەمان بەڕۆڵە ئەیجا چۆنینی بردیان لێرە بردی ئەی چ قەبرەکەی سەبری نازانی وەڵایی ئیسا نازان من کەلکم نەما بەزوا لە قاد خوارۆنیە قاد جاش و مستەشارەکان بەخڕ بگیرێ بۆ وەڵا کەسیان نەکوشی بەس منداڵەکان لە برسا مرد لە برسا مردن ما فەسەلەوە لێرە چیتانەکە ماوە لێرە بوو چی ئەتان شۆری ئەو مڵاڕانەتانە شۆریەوە کاکە زۆر بووی دیۆخان مەزبوط بوو ئێمە کەس قەرەیمان ناکەوت لە پاشۆ منەمە مار خۆم بوو ئەوە مار برام بوو ئەوە مار کوڕم بوو ناناوە تەسپیان نەبێ حاملیش بوو بردیان هەولە ئەوە دەشمیل بوو حامیلە خەڵبان جەباری ئەرە وەڵا لەبان لەبان بوو ئینشاڵڵا حەوەت زەتان وەڵڵا هەیە ئێمە بۆ لایەوانە چی ئێمە بۆ خەزانی بۆ خەفەتە خۆین مردن حەقا بەس بە نامرۆڤانە نەحەقا وانە وڵاوافرەتە دەوێت ئێمەی نەبووە دەوێت پیاوەکانمان چەک کرا چەکەکەمان ڕۆی پیاومان ڕۆی حیای خۆمان